بەڵام لێرەدا پەیامێک ئاڕاستدەم لە هەمووان ئاشکرایە وەرزی ئەمساڵ خولی نایابی کوردستان یەشی تۆپی کوردستان بڕیاری دا کە لە بەرامبەر بڕەپارەیەکدا کە مافی پەخشکردنی یارەکان بەخشێتە کەناڵ و دەستگانەی خۆیەکان بەڵێ ئەمە حەقی مەشروعی خۆیەتی و بۆ هەموو خولێک لە جیاندا حەقی خۆیەتی کە مافی پەخشکردنی یارەکانی و تایبەتمەندیەکان وەربگرێ. من ناچمە سەر و تەفاسیلەی ئایا خولی کوردستان شیاو بەوەیە بگاتەوەی کە لە ئێستەیە ئەم پارەی وەربگرێت لە حەقی بەخێشکردنی خولەکەیە لە بەهێزی خولەکەیە لە شوێندابیکردنی بۆ ڕاگەاندن لە شوێندابینکردی بۆ ڕۆژنامەنووسان لە سەلامەتی گیانی ناوژیوانان لە ڕەخنەگرتن لە داوەرەکان یعنی لە هەموم حاڵەتانەی کە من هەموو ئەمانەوە لانم بەڵام سەرباقیەوەش پیان ئەڵێم حەقی مەشروعی خۆیانە کە یەکێتی تۆپی کوردستان وا بکات کە خولەکەی بە پارە دابەش بکرێت. باس لەوەش ناگەم کە کوالیتی خولەکەیان خولی نایابی کوردستان تەنها وەکو خولێک بۆ بەڕێکردنی کاتی گەنجەکان بەڕێوە دەچێت چونکە هیچ ئامانجێک لە خولی نایابی کوردستانە نییە. یەکەم بیت و پێنجەم بیت ئەوە جارێ ئێستا بڕیاریان ناوە 20 میلیۆن دینار کە تێچوو یەکیانەیە چێ بۆ بادینا نەگەر بە کامڵی بچێ 20 میلیۆن دیناری تێچێ لە سلێمانیەوە بڕۆ کە هیچ پرەنسیپێک نییە لەوەی کە براوەی خەڵاتەکە چی دەبێ و چی نابێت. بەڵام تەرکیزی من پەخشکردنی یارەکان لەو ڕەپارەی کە دیاری کراوە بۆ ئەو کەناڵانی کە دانەوێت پەخشی ڕاستەوخۆکەم ڕەپارەی دیاری کراوە بۆ کەناڵانی دانەوێت کە راپۆرت بکەن ڕەپارەیەک دیاری کراوە وتمان حەقی مەشروعی خۆتانە. بەڵام بابین ئێمە پێداچوونەوەی بکەین زایم بڕیارە بە چ پرەنسیپێیرێ. ئەگەر من باز لە کەناڵەکەی خۆم کەم باز لە کەناڵی ئاسمانی پەیام بکەم ئێمە لە ڕۆژی دروستبوونمانەوە لە 12 ساڵی 2008 پاژەوەی کە لە ساڵی نوێە پەیام هەواڵە وەرشیەکانی خسەکار و دەست بەکار بوو دوو پەیامنێرمان کە پێشتر کاک سیروان لە شاری ئەولێر دەست بەکار بوو کاگەردەڵان لە سلێمانی و پەیامنێری شار و شارۆچەکان یاخود لەسەر جەم پەیامنێرەکان کە ئیشیان بۆ پەیام کردووە و ئیشیان بۆ هەواڵی وەرزشیە و ناوچانە کردو ئێمە دەستمان پێ کردووە خزمەتمان بە تۆپی پێی کوردستان کردو دواتریش کاک حسێن کە هاتوۆتە سەرکار کە توانیوێتی شاری هەولێر کۆنتترۆل کاوە بە شایدی هەموو یاریزانەکان و بە شایدی ڕایەنەرەکان بە شایدی هاندەرەکانی تۆپی پێکە بە تەنها کاک حسێن توانیوێتی کە کەناڵ هەیە دوو پەیامێر و سێ پەیامێری لە شارێکە هەیە بەڵام توانیوێتی تەقتیەی هەولێر بکە و چالاکیەکانیی تۆپی کوردستان و بە چالاکی وەرزشەکانی دیکەش و هەمووی بگوازێتەوە لە کەناڵی ئاسمانی پەیام پەخشی بکە بۆ میاریزانەوە وا بکە توانەکانی میاریزانانە نیشاندەوە وا بکە خولی نایابی کوردستان مارکێتینی بۆ بکە. یعنی گەورەکردنی خولی نایابی کوردستان ئێمەی ڕاگەاندنکاران کردمان ئێمەی دەستگاکانی ڕاگەاندن وامان کردووە کە خەڵک گرنگی بە خولی نایابی کوردستان بە ئێمە وامان کردووە کە بزانن ئەم هەفتەیە ئاکرێ و سیروانی نوێ یاریان هەیە چی یاریەکە لەوەی نەتیجەکەی چۆن بۆ چۆن تەواو بێ. ئەمانە ئێمەی ڕاگەاندن کردومانە سەرۆکێکی تۆپی کوردستان نەیکردووە جێگرەکەی نەیکردووە ئەندامەکانی نەیان کردووە نەخێر ئەوان نەزانن عقوبەیتی بن بڵێن وڵاو غەڵەتە و کرد ئەو 9 میلیۆن دینار غەرامەی ئەوان نەتوان کۆبوونەوەکە بکەن بڵێ ئەوە لیژنەیە پێگەێنین ئاتخوا بڕۆن لەوە بکۆڵنەوە بزان چی بوو خۆشیان نان لێ بکۆڵنەوە ئەوان ئەڵێ خەڵکە نێرن ئەڵێن بڕۆ لێ بکۆڵە ڕۆ بزانە چی بووە. بەڵام ئێمەی ڕاگەاندن کار ئێمە دانیشتوین بە دوای خولەکەی چین بە دوای کێشەکەی چین بە دوای ئەوەیە چین کە دادپەروەرانە بڕیار لە بارودۆخ و لە دروستی بڕیارەکان بدەین ئەوە ئیشی ئێمە بووە. ئێمە وامان کردو خولی نایابی کوردستان لە ناو خەڵکا بناسرێتەوە ئێمە وامان کردو کە یاریزانەکان کە لە خولی نایابی کوردستانە بەشداریەکەن بینەر بن بۆی کە کام خولەکە گۆڵی کردووە بینەر بێ بۆی کە گۆڵەکەی هەموو کاتێک وەکو ئەرشیفێک لای بێ گۆڵەکانی لێباتەوە. ئێستش کاکە بادینگ بەکرد کە گۆڵکارێکی ناوازەی خولەکانی کوردستانە ئێستش ڤیددیۆکانی بە ڤیددیۆی لۆگۆی پەیامەوانە کە پەیام هەوڵی داوە لە زۆربەی زۆری یاریگاکان ئامادە بێ توانیوێتی تەختەی بارودۆخەکان کە کاتێک پەیام دانیشت تەختی خولی نایابی کوردستانی کرد و راپۆرتی لەسەر یاریەکانی خولی نایابی کوردستان کرد لە نێو ساحەکەدا کەم کەناڵ وجودی هەبوو
بەڵام پایان بەبێ گوێداناوانە دانیش تەختەی هەمویان نەکرد. من ڕێزم بۆ کەناڵەکان دیکەش هەمووان وەکو ئێمە خزمەتیان کردو، بەڵام من کە ناو دێنم مەبەستم لێ کاتی ئێمە خزمەتمانە کرد، کاتێ پایام خزمەتی بەیەکی تۆپی کوردستان و بە چالاکیەکانیە کرد هیچ کەسێک وجودی نەبوو. کاتی ئێمە دانیشتین بەرنامەمان لەسەر کێشەکانێکی تۆپی کوردستانە کرد هیچ کەسێ وجودی نەبوو. تۆ باسی 2016 و 2007 بۆ مەکەم، باسی ساڵی 2008 بووەکەم کە خۆت لە ساڵی 2006ەوە خولەکە کردەوە بەفەرمی ئێمە لە 2008 دانیشتین ڕووماڵ یارەکانی تۆکەین، ناسانی بۆکەین و یاریزانەکانی تیا دەنێسین و هەمووانی شایەتیەوەمان بۆیان کە چەند بە دادپەروانە کارەکانمان کردووە. ئێستا خولەکەت کردووە بە پارە، یعنی تۆ ڕێک پەیامەکەم ڕاستەوخۆ بۆ سەرۆکی تۆپی کوردستان بۆ جێگرەکەشی کە کاگادی خودی خۆی لە بەرنامەیە مادانیشت و ئەندامەکانیشی تۆ توانای وەفای ئەوەت نەبێ بەرامبەر ئەو خزمەتەی کە پەیام خزمەتی تۆی کردووە بڵێ حەقی راپۆرت و ئەوەی کە تۆ لەسەر یاریەکانێکی 3 ملیۆن دینار بی داوا بکەی لە کەناڵی ئاسمانی پەیام بەشکە راپۆرتەکە بکە، بەشکە چالاشیەکە بکە، نەی بڵێ ئەمە هاوکاریە بێ وەک وەفایەک، یعنی هەر شکۆی خۆ پیشان بە وەک وەفایەک بۆ پەیام و خزمەتەی پەیام خزمەتی منی کردووە کە سپێدە کردوێتی کە فڵان کەس کردوێتی کە هەموو کەناڵەکانی دیکە بێ جیازی ئەو خزمەتەیان کردووی بێنەوان بڵێ ئەمە بابێت ئەمساڵ وەکو دیاریەک بەرامبەر ئەو خزمەتەی کردوتان ئەمساڵ وەرنەوە ڕووماڵی خۆتان بکەن، ئێمە ئەم پارەیە لەسەرەوە دیاری ناکەین و بە ساڵی داهاتوو. خۆ پەیام توانای پەیام مەحدودە، کەناڵەکانی دیکە بامنە من نەفرۆ بەڵام هەر پارەی خۆیانێنەوە یەنەوە بە خۆیان ئێمە مەمان پێ ناکرێت، توانای پەیام مەحدودە لە هەموو کەساشکرایە و ئەگەر لێبڕانیش بێ ئێمە توانین ئەم 3 ملیۆن دینارە بین، ئەگەر کارمەندەکانی خۆشمان کوڕکەینەوە توانین ئەم 3 ملیۆن دینارە بن بێکی تۆپی کوردستان، بەڵام ناکرێت تۆ ئیش بۆ یەکێ بکەی هێندە سپڵە و هێندە بێوەفا بێ بەرامبەر بۆی کە تۆ ئەو هەموو خزمەتە و کردو ئەو هەموو چالاکی و پێشێش کردووە نێت ڕێزێک و وەفایەک و کەرامەت و گەورەیەکی خۆی نیشان بە کە کەسێک نێت بەم جۆرە بەدەمتەوانێ تۆش بەرامبەر بەوە ڕەتفیعلیەوە نیشانەی لەوەی کە تۆش بەرامبەری بەو جۆرە بۆسیتەوانێ، تۆش هەڵوێستی بەرامبەر وەرگری، بۆیە هەر دەبێ خۆشیان پاشگەز بنەوە، هەر دەبێ خۆشیان مەمنون بنەوانێ لەبەرەوەی ئێمە خەڵگەیەوێ پەیام و کەناڵەکانی دیکە ڕووماڵ یارەکانی خولی نایبی کوردستان کەن و راپۆرتیان لەسەرکەن و گۆڵەکانیان تۆمارکەن و لەبەر نەک ئێوە بتانەوە ئێوە ناتوان تەنانەت گۆڵێکیش پیشانی هاوڕێک بدەنانێ. من خۆم چەند کەڕەت لە ناو یاریگای ڤیدیۆ یاریمان کردووە ئەندامێکی تۆپی کوردستان لە ناو یاریگاکەیە ئامادە بووە، حاڵەتێکی تەحکیمی ڕوویاوە هاتووە بۆ لای منەوە لە من پاڕاوەتەوانێ، یعنی حەز ناگەم ناوی بێنم، داوای کردووە بە قوربانتان بم کە ڕۆشتنەوانێ ئەو ڤیدیۆمان بۆ بنێرن، داواتان لێکەین. ڤیدیۆکەی ئێمەیان بردووە لە ناو ئیتیحادا لە ناوێکی تۆپی کوردستانە، ڤیدیۆکەی ئێمەیان بردووە بە 1000 مەمنونی بازار تەکلیفلیا وەرگرتین یا ومانەتێ چون لەسەر ئەو حاڵەتەی ئێمە قەرارەکەیان ناوە، لەسەر ئەو کامێرایی ئێمە کە لە نێو یاریگاتکەیە وجودیە بووە لەسەر ئەو حاڵەتە قەراریان ناوە بڕیارەکەیان ناوە بۆ یەکی تۆپی کوردستان. وەفای ئەوەشیان بۆ پەیام نەبووە دانیشم بڵێن ئەمساڵ وەکو دیاریەک با بۆ ئێوە بەو جۆرە بێ، ئەمساڵ با ئەمە دیاری بێ بۆ ئێوە لەوەی کە ڕووماڵی یارەکان کە راپۆرتەکانتان بکەن بەبێ گوێدانەوەی کە چی پارە بدەن و چی پارە نەدەن، نەک بۆ خۆ گەورەکردنی خۆمان. ئێمە ئەوانی تر نین خۆمان گەورەکەین لەسەر حسابیەوەن، دەورە با یاریزانەکان و میانانە نەبن، بزانم ئەندامەکانی تۆپی کوردستان خەریکی چییە بن، چکارن، چی دەکەن، تەنها لە غێری کۆبوونەوەیەکی بێمانە ئەوپەڕی بێمانە دانیشن کۆبوونەوەیەکەن لەسەر ئەمانەی کە کراوە بۆیان بچێتەوە بەردەمیان. ڕەنگە من بەرپرسیارەتیم بکەوێتە سەر، بەڵام من چاوەڕوانیم کرد بۆ 2 هەفتە ژوتم ئەم وەفایە هەرە بینم لەوانەوانە، بەڵام بەداخەوە من ڕووی نەیە، بەداخەوە من ڕووی نەیە کە من پێم وایە هەڵە دەکەن و دەبێ هەر خۆشیان پاشگەز بنەوانێ و هەر خۆیان داوای لێبوردن لە پەیام و کەناڵەکانی دیکە بکەن بڵێن ئێمە ئەبێم دەرفەتەوەکو ئەرکی سەرشانی خۆمان بین بە ئێوە، لەبەر ئێوە لە سەرەتاوە ڕووماڵی یارەکانی خولی نایبی کوردستانمان کردووە، چونکە ئێستا لەو ئەندامانەی کە ئێستا لێکی تۆپی کوردستانن ئێمە کاتێک ڕووماڵمان کردو و ئێمە کاتێک گرنگیمان داوە بە خولی نایبی کوردستان و ئێمە کاتێک گرنگیمان داوە بە یاریزانەکانی کوردستان، ئەوان هێشتا لەو پلەیان نەبوون کە ئێستا
تیا دانیشتون ئەوان بە تەسجیل حیزبی ئەم پلانیان وەرگرتووە بە هەڵبژاردن و بە ئینتیخابات و بە شایستەی وەریان نەگرتووە. منیش دڵخۆشم بەوەی کە خولی نایابی کوردستان بگاتە ئاستێک و بگاتە ئامانجێک کە شانازی بە هەر یاریزانێکەوە بکەم کە لەو خولایە یاری بکە و دەستکەوتەکەی بە جۆرێک بێت کە بچمە پاڵی ئاواتەخوازم بۆ وێنەیەکی یادگاری لەگەڵ یا بگرم، نەک خولێکی بێ ئامانج شانزانە بە دەوری خۆیان ڕاوحەکەن تەنهاوەیە گەنجەکانمان مەشغوڵەکەن و چەند کەسێکی ژێن لە کارگەڕیانەکان بۆ جێ تەرخانەکەن بۆ چ خولێک. یعنی یەکەم دەبی لە خولی نایابی کوردستان بە چیەگەی؟ بە 15 میلیۆن دینارەگەی، بە 20 میلیۆن دینارەگەی. تخوا مەسروفی ماگانەی یانەیەک چەندێکە تا ساڵەکە، مەسروفی ساڵ یانێک تێچوو یانەیەکە وەرزەکە تەوا بێت چەندێکە، ئەو داهاتەیە کە قەرە بووەکرێتەوە. ئەی پەخشی یارەکان تۆ بۆچیتە بەسەر یانەکانەدا بەشێکی توانێ بودجانەی توانێ 15 میلیۆنی لەم گیرفانی دەستە چەپە دەریەکەی تۆکەیتە گیرفانی دەستە ڕاستە. ئەمە فرۆشتنەوەیە، ئەمە فرۆشتنەوەی یاریە، ئۆتۆماتیکی دیارێکی ئەتوانێت یارەکانی تۆ بکرێتەوە. هەرو کەسانی کە لە لای خۆتن، هەرو کەسانی کە سەر بەخۆتن، کەسی دیکە ناتوانێت یارەکانی تر بکرێتەوەنێ.